بەڕێوەبەرەتی بانکی خوێنبەخشین لە شاری ولێر ڕۆژانە پێشوازی لە ژمارەیەکی زۆری هاوڵاتیان دەکات بە مەبەستی بەخشینی خوێن و ئەو کەسانی لەو بەڕێوەبەرەتیە خوێن دەبەخشن مەبەستیان هاوکاریکردنی نەخۆشانی تەلاسیمە و بریندارانی پێشمەرگە و ئاوارەکانە کە پێویستیان بە خوێنی بەپەلە هەیە. بەڕێوەبەری گشتی بانکی خوێنیش بۆ پەیام دەڵێت بەراورد بە ساڵی ڕابردوو بەخشینی خوێن ڕووی لە زیادبوون کردووە و وتیشی هەر کاتێک خوێن کەمی کرد هەڵمەتێکی خوێنبەخشین ڕادەگەێنین بۆ هاوسەنگبوونی بڕی خوێن. ڕۆژانە پتر 200 بت لە خوێنی وەرگرین و ئەف خوێنە هەمە تێتە سەرفکردن بۆ هەمی نەخۆشخانێتە هەلی حکومی هەولێرێک و ژمارەوان 45 نەخۆشخانەنە و هیچ خینێک لێرە نامینتە بەکوماوەی سەرفە بچیت بەلکی هەمە تێتە سەرفکردن. بەرنامەمە ئەوە کو ئینشاءڵڵات مدەکی زیدا بکەینە 100% خوێنبەخشینە خۆڕایی و بەلەجیەتیدانان ئەسڵە نەمینیت. بەرپرسی هەڵمەتی خوێنبەخشینیش بۆ پەیام دەڵێت ئەو کەسانەی خوێن دەبەخشن سەرەتا پشکنینی تەواویان بۆ دەکرێت لە زۆری خوێن و ڕێژەی هیمۆگلۆبین لە خوێنیاندا بۆ ئەوەی دڵنیا ببینەوە کەوا خوێنەکەی گونجاوە یاخودنا. هەر کەسێک دێ خوێنە بەخشە یەکەم جارە بێ فۆرمێک پڕکاتەوە کە تایبەتە بە ناوی خۆی، ناوی دایکی، ناوی باوکی، ژمارەی مۆبایلەکەی و ئایا خوێنبەخشینەکەی خوێنبەخشینەیە لە جیاتی دانانە. ڕێژەی خوێنەکەی گونجاو بێ بە خوێنبەخشین و جۆری خوێنەکەشی کە بۆ ئەکرێ ئەچێتە لای پزیشکی تایبەتی. پزیشکی تایبەتی کۆمەڵی پرسیار و کۆمەڵی پشکنین هەیە بۆ یەکە پشکنینی بەستانی خوێنی بۆەکە، پشکنینی شەکرەی خوێنی بۆەکە. ئەگەر لە هەموو ئەم پشکنینانە دەرچوو ئەو وەختە ئامادە بێ بۆ خوێنبەخشین لە هۆڵی وەرگرتنی خوێن. بەشێک لەو هاوڵاتیانەی خوێن دەبەخشن بەم شێوەیە بۆ پەیام دەدوێن. ئەمە زمایە بۆ کەسانێک کە تووشی نەخۆشی تالاسیمای بینیان و کەسانێک کە بە تووشی ڕوودای هاتوچۆ بوونە پێویستان بە خوێنە یانە و ئاوارانەی کە ئێستا داخل بوونە نەخۆشیە کە پێویستان بە خوێنە هاتوومە خوێنی خۆم بدەم. سەری کۆمەلگا دەکەم زانم مەسەکەی بۆ شێوەیە یعنی کە هەر شتێکم لەتوانە بێ پێم بکرێ ئامادەم بیکە. کو هاوڵاتیەکی خوێن بەخش هاتوومە خوێن ببەخشم بۆ ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە یان ئەو کەسانێک کە نەخۆشی تەلاسیمایان هەیەیان ئەو برا پێشمەرگانە کە لە سەنگەرەکان پێویستیان بە بتڵە خوێنە. منیش قەدەری خۆم هاتوومە خوێنی خۆم پێشکەشکەم بۆ ئەو برایانە و ئینشاءڵڵاش خوا قبولی دەکات. ڕۆژانە هاوڵاتیان زیاتر لە 200 بڕی خوێن لە بەڕێوەبەرەتی بانکی بەخشینی خوێن دەدەن و دواتریش بەسەر 45 نەخۆشخانەی ئەهلی و حکومیدا دابەش دەکرێن و هەریەکە لە نەخۆشەکانی شێرپەنجەی خوێن و تەلاسیما و بریندارانی پێشمەرگە و ئاوارەکان بە خۆڕایی خوێنیان پێدەدرێ و بۆ حاڵەتەکانی تریش بە لە جیاتیدانان دەبێت. ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان ڕوو لە بانکی خوێنبەخشین دەکەن بە مەبەستیەوەی بتوان بە ژیانی هاوکاریەوە هاوکاری و کەسانە بکەن کە پێویستیان بە بتڵێ خوێنە. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.